لە گەرمیان وەرزی دروێنەکردن و کۆکردنەوەی بەرووبوومی دانەوێڵە نزیک بۆتەوە، بەڵام جوتیارانی گوندی کوڵەجۆ هەر لە ئێستاوە ترسیان لێ نیشتووە کە بەرهەمی ئەمساڵیان نەچنەوە و ڕەنجیان بە خەسار بچێت. بەهۆی هێرشەکانی ئەم دوایی چەکدارانی داعش بۆ سەر گوندەکە بە چەند چەکێکی جۆراوجۆر جوتیارانی ناوچەکە مەترسی لەسەر ژیانیان دروست بووە لە کاتی سەردانیکردن بۆ ناو کێڵگە و دەخڵ و دانەکانیان، چونکە ئەو چەکدارانە ئەو باخ و کێڵگانە وەک مۆڵگەیەکی خۆحەشاردان بەکاردێنن تاکو و دزە بکەنە ناو گوندەکە و پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش بدەن. هاوکات سوتاندنی دەخڵ و دانەکانیان لەلایەن ئەو چەکدارانەوە مەترسیەکی ترە و بەرۆکی جوتیارانی ناوچەکەی گرتووە. ئێمە خەڵکی دەی کۆڵۆژۆین خەلە و زەرعات وشتمان کردە لە چەمبان سیروان و لەو لای ڕبایەکان پێشمەرگەوە ئێمە ماوەی زۆر ئەچینە ئەو لای پێشمەرگەکان و ئەچین کاتی ئاو زەرعاتەکانمانە دەین ترسمان هەیە وەڵا وە ترس و لەرز و ئەچین بۆ لای ئیشەکانمان و کاتێ تێن و زوو ئەتێن و بەلە سەعات سێ بەلە سەعات دوو ئەتێن و ئینساڵش خەلە و بەروبووم خەریکە ئەگپێ ئەگەیت و ینی کات درەوە خەڵکی ترسی ئەوەی هەیە خەلەکان بستێنێ و داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرێکی ئەم کێشەمان بۆ بکە و پێشمەرگە بنێرێ بۆ دەشتە لەبەرەوە حمایەمان بکە خەلەوینەکانمان درەو بکەین. ئەچینە سەر زەرعاتەکە مەترسیمانە ئێروەڵاوە تەمای خۆمانی ڕاست گەرەگە لەم ڕێیە تەقینوویە بەچی تو ئەوان تو نادێنی بەس سێوەرە نەگەرا تەقەت لێ بکەنە تێرەوە لەو لاوە ڕۆی تو وەڵای زەرعات خەریکەی پێگەیە بەسەوە تا مەترسیەکە هەیە و تەمانیمان ڕاست گەرەکە تاسەوە تەمانیمان ئەرە وەڵا لەبەرەوە ئاگری بدەن لەو لاوەڕوە پیاوش نارێ بڕاتە سەری ئەو شەو ئاگری ناپێەوە و دواوزە تەقینوی لە ڕێگەدانا نەحەریقە ئێرێ بڕانە خۆمان ئێرێن بڕێن. دانیشتوانی ناوچەکەش گلەیی لە حکوومەت دەکەن بەوەی هیچ ئاوڕێکی لە کەرتی کوشتوکاڵی لەم ناوچەیە نەداوەتەوە و بە تەواوی پشتگوێی خستوون. بەشێک لە هاوڵاتیانیش لە ترسی سەر و ماڵیان ناوچەکەیان بەرەو قەزای کەلار جێهێشتووە. کڵۆجۆ ئاوادان بۆ گەڕاوەتە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ چاوەڕێکی لەم خەڵکەی کڵۆجۆ نەداوەتەوە و لە خەڵکەکەش نەداوەتەوە وەکو ئەوەی هاوردیمانە ئێمەیان لەلەمرە داناوە خۆیانیش ئەوانەی خاوەن مڵک و عەرز و ئاون ئەوانەی دەوڵەمەنن پاکیان ڕایان کرە بۆ کەلاران لە کەلارە بەش فەقیر و هەژارەکەی دەیرەماوەتەوە ئێمەش بۆنەی ئەوە لە بۆنەی ئەمانەوە ئێمەش هیچ عەرز و ئایەک و کشتی فەقیرە و هیچ هینێکی خاوەن مڵک و دەوڵەمەنێکی تیانە لە فەقیر و هەژارەکە زیاتر. حکوومەتەکە هیچ چاوەڕێکی لێرە نەداوەتەوە. حکوومەت هیچ یەک و پێویست و خەڵک بۆ خەڵک نەکردووە. کام حکوومەت کامەیە حکوومەت ناوی چێ لەکوێیە با بێت وەیراکە با بزانە زەنە حکوومەت حەزەکە ئەم ناوچەی شەدەستمان دەرکێت کامە حکوومەتە حکوومەت بێت وێرزان چی بۆمان کردووە. گوندی کوڵەجۆی سەربە ناحی کۆکێز لە ئیدارەی گەرمیان خاوەنی ڕووبەرێکی فراوانی کوشتوکاڵیە کە ساڵانە دوو لە سەرسی ناوچەکە بە گەنم و جۆ دادەچێنرێت و بژێوی ژیانی زۆرینەی دانیشتوانەکەی لەسەر کوشتوکاڵ و باغداریە. هەتا ئێستا حکوومەتی هەرێم ئاوڕێکی جددی لە سێکتەری کوشتوکاڵ و خەڵکی ناوچەکە نەداوەتەوە و بەهۆی پشتگوێ خستنیشیانەوە جوتیاران زەرەرمەندی یەکەمن لەم ناوچەیە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی کوڵەجۆ لە ئیدارەی گەرمیان.